زۆر بەگەرمی بەخێراتتانەکە. ئەمڕۆ شاندی نێونەتەوەی ئاشتی و ئازادی سەردانی هەڵەبجەیان کرد. مۆنومنتی هەڵەبجە گفتوگۆیەکیان لەگەڵ ڕێکخراوەکان و چالاکوانانی هەڵەبجە ڕێکخست بە دەستخۆشیەوە. ئێمە وەکو ڕێکخرا و چالاکوانانی هەڵەبجە ئەکو پرەنسیپ بە ئەرکی خۆمان ێزانین هەر دەست پێشخەری و هەوڵێک لە پێناو ئاشتیا بێت بۆ چەسپاندنی ماف و ئازادی بێ و بۆ ئیدانەکردن و شەرمەزارکردنی شەڕ بێ، بە تایبەتی شەڕی ناخۆ. ئێمە بە ئەرکی خۆمان ێزانین کە پشتیوانی بین و هەماهەنگ و هاودەنگ لەکوێوە پێمان کراوە، توانا هەبوو، دەرفەت هەبوو لە پشت هەموو دەنگ و ڕەنگێکی جوانەوە بین بۆ ئاشتی و ئاوەدانی. Of Peace Delegation for Peace and Freedom in Kurdistan. ئێمە ئەمڕۆ هاتین وەکو شاندی ئاشتی و دیموکراسی بۆ کوردستان. We are activists from more than 14 countries around Europe. ئێمە نزیکی لە 40 وڵاتی جیاوازەوە چالاکەوانین لە بواری. And our aim here is to bring solidarity to our Kurdish brothers and sisters and to break the silence in Europe about the invasion that you are suffering. ئێمە هاتوینە بۆ ئەوەی کە سۆلیداریتی و هاوخەمی و هاوپشتیوانی خۆمان دەبین بۆ برا کوردەکانمان لەوەی کە ڕوبەڕووی داگیرکاری دەبنەوە. ئەو بێدەنگیش بشکێنین کە لە ئەوروپا دروست بووە لەبارەی ئەوە. We will spread words of what's going on here in this land, and please know that you are not alone. We support you. We are your friends. ئێمە ئەوەی کە لێرە جۆمان لێبوو بیستمان بڵاویەکەینەوە بە هەموو شوێنانی کە خۆمان لێەوەی هاتووی و دڵنیابن ئێوە بە تەنیانی لەو شەڕەتان.